والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خواهی گەورە طاعات و عیبادەت لە هەموو لایەکتان قبول بکە إنشاء الله. مسلمانەکان، پێغەمبەری نازدارە فەرمی عليه الصلاة والسلام: من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام الليل. واتا پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم فەرمێت هەر کەسێ لەگەڵ ئیمامە قەزدی نوێژی تەراویحە، واتا لەگەڵ ئەم نوێژەی کە دەیکەین لە بیدایە کە دەست پێ بکە هەتا لەگەڵ ئیمامە کە سەلام ئەداتەوە بڕە، واتا لە بیدایی 4 ڕکاتەکە هەتا نیهایەتی وترەکە هەر کەسێ بیکە خوای پەروەردگار ئەو شەوە هەتا بەیانی بە قیام اللەیل بۆی نووسێ، واتا وەک ئەوەیە شەو نوێژیەکە. ئەبێ وریابین ئەمە حاڵەتێکە زۆر جار ئێمە دێین ئەم خەیرە گەورە زۆر جار لەدەست خۆمان ئەدەین، ئەم حەدیسە نایەلین ئێمە بگرێتەوە. 4 ڕکاتی عیشا ئەکا، 8ەکە ئەکا، بەڵام ئەڕواتە دەرەوە. کە چوویتە دەرەوە ئێمە وترەکە ئەکەین، ئەم حەدیسە تۆ ناگرێتەوە. ئەبێ وترەکەش بکەی هەتا کۆتایی، هەتا ئیمام ئاخر کات سەلام ئەداتەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیمامی کردووە لە حەدیسەکەدا، واتا نوێژەکە لەگەڵ ئیمامە پێش نوێژیەکەی مزگەوت لەگەڵ ئەوە دەست پێ بکەی و لەگەڵ ئەو شا تەواوی بکەی. خوای گەورە بمان کاتە بەر ئەم حەدیسە مبارەکەی خۆی کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. خوای گەورە ڕەحمە و لایەکمان